وعلى مجلس القضاء الأعلى. چەند ڕۆژێک بەر لە ئێستا نوێنەرانی عەرەب و تورکمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هۆشداریان لە بوونی گۆڕی بە کۆمەڵدا کە لەلایەن ئاسایشەوە لە کەرکووک دروست کراوە. سنكشف عن مقبرة جماعية قامت بارتكابها قوات الأسايش الأمن الكردية في كركوك. پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت بێ ئاگادارکردنەوەی ڕاگەیاندنە کوردیەکان ژمارەیەک لە ڕاگەیاندنە عەرەبیەکانی برد و سەردانی گۆڕستانی پەنجە عەلی کرد کە گوایام گۆڕستانە گۆڕی بە کۆمەڵە. ئەو گۆڕستانەی کە ڕاکان سەعید جەبوری بە گۆڕی بە کۆمەڵ ناوی بردووە بریتیا لە 2 دۆنم زەوی کە لەلایەن شارەوانی کەرکووکەوە تەرخان کراوە بۆ ناشتنی تەرمی داعشەکان و ئەو تەرمانی لە پزیشکی دادوەری خاوەنەکانە نادیارە و سەرجەمیشیان ناو ناسنامەیان لە پزیشکی دادوەری و پۆلیس و ئەنجومەنی پارێزگا تۆمار کراوە. فيما يخص وجود مقبرة جماعية في كركوك ئەوەی کە پەیوەندی هەیە بە پرسی هەڵدانەوەی گۆڕێکی بە کۆمەڵ لە کەرکووک کە پارێزگار بە وەکالەت باسی دەکات دوورە لە ڕاستیەوە ئێمە وەک لیژنەی پەیوەنددار لە ئەنجومەنی پارێزگا ڕەتی دەکەینەوە کە گۆڕی بە کۆمەڵ بێت پارێزگار بە وەکالەت بۆ دەستکەوتنی ڕاستیەکان دەبوو بگەڕێتەوە بۆ لایەنە پەیوەنددارەکان لە کەرکووک ئەو شوێنەی تەرمەکانی لێیە شوێنێکی تایبەتە بە حەشاردانی و تەرمانەی کە لە یەکەی پزیشکی دادوەری کەرکووک نەناسراونەتەوە چیتر دەڵێت ئێمە بەڵگەمان لایە کەوە گۆڕێکی بە کۆمەڵ نییە. ئەوەی جێنیگەرانیە کە ئەوە گۆڕی بە کۆمەڵ نییە بەڵام من لاشم سەیرێکە پارێزگاری کەرکووک بە وەکالەت کە خۆی پێشووتری جێگەری پارێزگار بێ کە نەزانێ ئەو گۆڕەمان هەیە لە کەرکووک ئەمە گۆڕێکی حکومیە و بە پێی یاسا دانراوە بۆ گۆڕە بە ئەو کەسانە دانراوە کە لەسەر جادەکان لاشە فڕێ ئەدرێت کە سوکاری نێو کەس نییە وەریگرێتەوە یاخو کاتێک ئەو تیرۆرستانەی لە شەڕەکانە ئەکوژرێن یاخو خۆیان ئەتەقێنەوە لاشەکەی ئەمێنێتەوە کەس نییە وەریبگرێتەوە. لە بەرامبەر ئەم کار و تۆمەتەی پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت ڕێبوارتەها ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تاکیدی کردەوە ئەوان سکاڵای یاسایی لەسەر ڕاکان سەعید جەبوری تۆمار دەکەن و ئێمە هەموو ڕێژ شوێنە یاسایەکانیش دەگرین و سکاڵای یاسایی لەسەر بەڕێزڕاکان جەبوری تۆمار دەکەین کە بەم شێوەیە ئیتیهامی نەتەوەی کورد کردووە. کورد بۆ خۆی گۆڕە بە کۆمەڵی بەسەر هەسپێنراوە یان ئەنجام درراوە لە سەردەمی ڕژێمی پێشوو کورد گۆڕ بە کۆمەڵ بۆ هیچ نەتەوەیەکی دیکە دروست ناکات. ئەو زوڵم و ستەمکاریانی بەسەر نەتەوەکەی ئێمە هاتووە لە ماوەکانی ڕابردوو ئێمە هەرگیز ئەو ڕێە ناگرینەوە کە ئێمە زوڵم و ستەمکاری لە پێکهاتەکانی و نەتەوەکانی دیکە بکەین لە کەرکووک بۆیە ئاماژە بۆ دەکەین سیاسەتی دەستە گوڵەکەی جەنابی مام جەلال لە کەرکووک ئێمە پەیڕەو دەکەین. سەرجەم ئەو تەرمانەی کە لە گۆڕستانەکەدان بە ئاگاداری لیژنەیەک و بە سەرپەرشتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک نێژراون و حەوت لە تەرمەکانیش 24 ئۆکتۆبەر نێژراوە کە ئەو کات کەرکووک لە ژێردەستی پێشمەرگە و ئاسایشدا نەبووە. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.